لەسەرم بابەتە زیاتر قسە دەکەم میوانێکی بەڕێزم لەگەڵە بەڕێز پیتر سمێلەر بەڕێوەبەری جێبەجێکاری گروپی هەواڵگری کاپیتۆل لە ڤێچنسا لە ئیتالیاوە لەگەڵم دەبێت. بەڕێز پیتر سپاس کە لەگەڵ کوردستان 24 دوای 30 مانگ لە ڕاگیرانی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیا دەست پێ دەکاتەوە. ئەمە چ کاریگەریەکی لەسەر بژانەوەی بازاڕی وزەی جیهانی بەگشتی دەبێت؟ وایە لە زۆر ڕۆوە کاریگەری دەبێت هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان، چونکە ئەم نەوتی کە هەرێمی کوردستان هەناردەی دەکات دەکرێت سوود بە ئەوروپا بگەێنێت، واتە بە تایبەتی لەم کاتێم قەیرانەدا کە لە تورکیا و هەناردەی ئەوروپا بکرێت. باشە لە ماوەی ڕاگیریانی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیا بە تایبەتی شەڕی رووسیا و ئۆکرانیا ئەو ئاڵۆزیانەی کە لە بازاڕی وزەی جیهانی دروست ببوو، ئێستا جارێکی دیکەم هەنگاوانە ئەتوانێت بە وڵاتانی ئەوروپا چەند گرنگ بێت. ئەوان هەرێمی کوردستان لەکوێی بازاڕی وزەی جیهانیدا دەبینن؟ من بەبەستەکە ئەوەیە کە ئەوروپا پێشتر پشتی بە نەوتی رووسیا دەبەست، بە تایبەتی سلۆڤاکیا، هەنگاریا پشتێکی زۆریان بە نەوتی رووسیا دەبەست. تەنانەت ئەڵمانیا و فەڕەنسایش چاوێن لەو نەوتە بوو کە لە رووسیاوە دەهات، چاوێن لەو گازە بوو کە لە رووسیاوە دەهات. هەر بۆیە هەر جۆرە نەوتێک کە بتوانێت جێگرەوەی رووسیا بێت بۆ دابینکردنی پێویستیەکانی ئەوروپا لە ڕێگەی وزەوە ئەوە گرنگە، ئەوە بۆ ئەوروپا گرنگە. پێویستە ئێمە نەوتی زیاتر ببینین لە هەرێمی کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە بۆی بگاتە ئەوروپا، بۆ ئەوەی کە ئەوروپا پشتبەستنی بە نەوتی رووسیا نەمێنێت لە داهاتوودا، هەروەها دەبێتە جێگرەوەیەک بۆ ئەو نەوتەی کە ئەوروپا لە رووسیاوە هاوردەی دەکرد. کەواتە هەرێمی کوردستان ئەتوانێت جێگرەوەیەکی باش بێت بۆ وڵاتانی ئەوروپا لە بواری دابینکردنی نەوت؟ بەڵێ زۆر زۆریش گرنگە کە ئێمە چاومان لەوە بێت کە هەرێمی کوردستان ئەوروپا بگەنێتە ئەوروپا، هەروەها هەرێمی کوردستان پێویستی بەوەیە کە بگاتە بازارەکانی ئەوروپا. ئێستا بیرمان نەچێت هەندستان و چینیش لەژێر گوشارەکانی ئەمریکادان بەهۆی ئەو باجێ بەسەریاندا سەپێنراوە بەهۆی نەوتی رووسیاوە. هەر لەبەر ئەوە من مەبەستەکەم ئەوەیە کە پێویست ئەو دوو وڵاتە زیاتر لە رووسیا نزیک بوونەتەوە هەندستان و چین، کەواتە ئەوروپا پێویستی بە هاوبەشێکی وزەیە بۆ ئەوەی کە پشتی پێ بەسێت و وزەکەی بەکار بهێنێت. هەر لەبەر ئەوە پێم وابێ کە جێگرەوەیەک هەبوونی جێگرەوەیەک بۆ نەوتی رووسیا ئەرێنیە بۆ ئەوروپا، هەروەها زۆریش هەستیار و گرنگە. کەواتە ئەم هاوبەشیە لەگەڵ وڵاتانی ئەوروپا بۆ هەرێمی کوردستان چەندە گرنگە؟ هەرێمی کوردستان چۆن دەتوانێت سوود لەم دەرفەتە لە بازاڕی وزەی جیهانی وەربگرێت لە ڕێگەی هەناردەکردنەوەی نەوتەکەی و پڕکردنەوەی ئەو بۆشایەی کە لە بازاڕی وزەی جیهانی بۆ وڵاتانی ئەوروپا هەبووە؟ من پێم وایە کە کوردستان هەروەها نەوتی هەرێمی کوردستان و نەوتی کەرکووک کە لە تورکیاوە دەگەێنرێنە ئەوروپا زۆر گرنگە، چونکە ئەوروپا پێشتر جێگرەوەی نەبوو بۆ نەوتی رووسیا، بەڵام ئێستا ئەم نەوتە کە بتوانرێت لە ڕێگەی تورکیاوە بگەێنرێتە ئەوروپا. مەبەستم نەوتی کەرکووک و هەرێمی کوردستانە زۆر گرنگە، چونکە نرخی نەوت لە ئەوروپا دادەبەزێنێت لە زۆر ڕێگەوە. باشە کۆمپانیەکانی بواری نەوت ئەوانەی کە لە بواری نەوت و وزەدا کار دەکەن ئەتوانن پشت بە نەوتی هەرێمی کوردستان ببەستن، واتە بێنە هەرێمی کوردستان لە بواری بەرهەمێنانی نەوت و دەرهێنانی نەوت زیاتر کار بکەن. ئەوروپا پلانی لەم شێوەیە لە کوردستان جێبەجێ دەکات؟ بۆ نمونە وڵاتانی ئەوروپا، من ئێستا لە ئیتالیام لە ڤێنچێنسا، ئێمە کۆمەڵێکی زۆر کارەکەرمان هەیە کە نەوت بەکاردێن، ئێمە کۆمپانیای زۆرمان هەیە لە ئەوروپا، ئێمە تۆتالی فەڕەنسیمان هەیە، کۆمەڵێک کۆمپانیای گەورەمانێ لە ئەوروپا لە لیبیا و لە باکووری ئەفریقا خەریکی بەرهەمێنان، بۆ نمونە تۆتالی فەڕەنسی کە لە بەشێک لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاری کردووە، هەروەها کار دەکات، هەروەها بەشێک لە کۆمپانیا ئەوروپیەکانیش لە هەرێمی کوردستان کار دەکەن. بۆیە هەبوونی ئەو کۆمپانیایانە لە کوردستان و زیاتر گرنگی پێدانیان بۆ ئەوەی کە بەرهەمێنان لە نەوتی هەرێمی کوردستان بکەن، ئەمە ئەرێنیە. هەروەها
ئێستش بەشێک لە کۆمپانیەکان هەر خۆیان لە هەرێمی کوردستان کار دەکەن بۆیە من پێم وایە کە کۆمپانیای زیاتر و گەورەتری ئەوروپی بچنە هەرێمی کوردستان بۆ ئەوی گرنگی گاز و نەوتی خۆیان بکەن لە داهاتوودا بۆ ئەوروپا چونکە ئێستا هەندێک کۆمپانیا هەن بەڵام کۆمپانیای زیاتر بچن بۆ ئەوی نەوتی زیاتر بگەین. زۆر باشە بەڕێز پیتەر دیارە کە شەڕی وزە لە جیهاندا ئێستا لە نێوان وڵاتاندا هەر بەردەوامە ڕاگیرانی نەوتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوودا چ کاریگەریەکی و چ بۆشاییەکی لە بازاڕی وزەی جیهانی دروست کرد بوو بە تایبەتی ئێستا ڕێککەوتن کراوە بۆ 3 مانگ و ئەگەری هەیە ڕێککەوتنەکە گەر بەردەوام بێ درێژ بکرێتەوە و هەمیشەیی بێت ئایا چ هەوڵێک بدرێت بۆ ئەم ڕێککەوتنە بە هەمیشەی بکرێت و هەرێمی کوردستان بتوانێت بگەڕێتەوە سەر نەخشەی وزەی جیهانی بە تەواوەتی جارێکی تر؟ پێویستە ڕێکوتنی هەمیشەیی هەبێت ڕێکوتنێکە بێت کە پشت پێ بەسراو بێت درێژخایەن بێت هەروەها ماوەیەکی زۆر درێژە بکێشێت پێویستە هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق گفتوگۆی سیاسی بکەن بۆ ئەوی ڕێکەوتنێکی درێژخایەن بێن لە کایەوە ئەمە زۆر پێویستە چونکە پێکەوە دەتوان کاری زۆرتر بکەن پێکەوە دەتوان بەنەوتی زیاتر هەناردە بکەن چونکە هەروەها لە لایەکی دیکەشەوە عێراق خاوەنی گازێکی زۆرە کە دەسووتێت دەتوانن ببنە جێگرەوەیەک بۆ ئەو گازێکە لە شەڕی ئۆکرانیا لە دەست چووە دەتوانن گازی سروشیش هەناردە بکەن لە جێگەی ئەوەی ڕێگە بدەن بسووتێت هەر لەبەرەوە پێم وایە کە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستان ئەم ڕێکەوتنەی کردویانە ئیشێکی زۆر باشیان کردووە و دەتوانن ڕێکەوتنی زیاتریش ئیمزا بکەن بۆ ئەوەی ڕێکەوتنەکە درێژخایەن بێت بە تایبەتی لەم کاتەدا کە جیهان لە قەیرانێکە قەیرانێکی سنوور بڕە قەیرانێکە کە لە سەرانسەری جیهاندا ڕەنگی داوەتەوە. باشە ئەوەی کە پێشووتر تەنهاما بۆ عراق نەوتەکەی لە ڕێگەی کەنداوە هەناردە دەکرد بەڕۆبەری کۆمپانیای سۆمۆ دەڵێت بە دەستپێکردنی هەناردەی نەوت لە ڕێگەی بەندەری جیهانی تورکیاوە لە داهاتووشتا لە بەسڕەشەوە هەر لە ڕێگەی ئەم بۆڕیانەوە نەوت هەناردەی بازاڕەکانی جیهان دەکرێت ئەمە کاریگەری چی دەبێت لەسەر عراق بەگشتی ئەگەر باسی بکەین؟ بەڵێ گەیاندنی نەوتی عێراق بە بازاڕی جیهانی زۆر گرنگە بە تایبەتی لە ڕێگەی تورکیاوە گەیاندنی لە تورکیاوە چونکە تورکیا گازی ئازەربایجانش دەگەنێتە ئەوروپا ئێستا کاتی ئەوەیە کە عێراق پێویستی بۆیە کە نەوتەکەی بە شێوەیەکی باشتر و زیاتر هەناردە بکات من پێم وایە کە دۆخی ئێستا لە نێوان ئیسرائیل و ڕۆژئاوادا یاخود ئیسرائیل و یاخود وڵاتانی ئەوروپا و ڕۆژاوا ئێستا وای کردووە بێتە خاڵێکی دەرفەت بۆ ئەوەی کە عێراق وزەی زیاتر هەناردە بکات و ببێتە جێگرەوەی وەکو جێگرەوەک خۆی دەربکات بۆ ئەو وزەی کە لە دەست دەچێت وەکو جەنابتان دەزان کە ئەم ڕێکەوتنە جێگەی خۆشحاڵی بوو بۆ ئەوی کە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەنگاوێکی تر بەر ئەوروپا بچێت. زۆر باش ئەم ڕێکەوتنە دەبێتە بەشێک لە داهاتی نەوتی هەرێمی کوردستان بە پێ ڕێکەوتنەکە دەبێتە بەشێک لە بودجێ عراق بەو پێیکە وەکو جەنابیشت حتمما ئاگادارن لە ماوەی ڕابردوودا موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەردرابوو و هاوکات بودجەی هەرێمی کوردستانیش وەکو خۆی نەدەنێنرا پێتان وایە ئەمە نیەت پاکیەکە بۆی کە جارێکی تر پرسی موچە و هەروەها بودجێ هەرێمی کوردستانیش بە پێی داهاتی نەوت لە بودجێ عراق چارەسەر بکرێت؟ بەڵێ هەرێمی کوردستان شتی زۆری هەیە یاخود خاوەنی کۆمەڵێکی زۆر سامانە کۆمەڵێک خاڵی هەیە هەروەها خاوەنی دەسەڵاتێکی ڕێزلەگیراوە خاوەنی بازاڕێکە ڕۆژێک لە ڕۆژان بۆ نمونە گەشتن بە ڕێکەوتن لەگەڵ بەغداد ئەوە زۆر گرنگە پێکەوە لەگەڵ عێراقدا بگەنە بازاڕی جیهانی و پێکەوە هەنەوت هەناردە بکەن ئەمە خاڵێکی گرنگە بۆ داهاتووی هەردووکیان بەڕاستی هەرێمی کوردستان لە زۆر ڕۆیشەوە خاڵی بێزە خاوەنی خاڵی گەشە بۆیە ئەوروپا و پێم وایە کە جیهانیش پێشوازی لە ئەم چارەسەری ئەم قەیرانە ناوخۆیە دەکات کە لە نێوان حکوومەتی هەرێمی حکوومەتی فیدراڵیدا هەبووە لە ماوەکانی ڕابردوودا. بەڵێ
باڵێ زۆر سپاس دەکەم بەڕێز پیتر سمێلەر بەڕێبەری جێبەجەکاری گروپی هەواڵگری کاپیتۆل لە ڤیچنسا لە ئیتالیاوە لەگەڵ کوردستان 24 زۆر سپاس.